خۆزگە منداڵەکانم نەئەناردە قوتابخانە. داپیرم نەخوێندەوار بوو، زۆر بەڕەوشت و باخلاق بوو. باوکم کە کەمێک خوێندنی تەواو کرد و دواتر وازی لێهێنا، لە ڕووی ڕەوشت و ئەخلاقەوە خراپ نەبوو. ئێمە باش پەروەردە کرد. من کە کۆلێژم تەواو کرد، وا هەستەکەم بێڕەوشتم لە چاو ئەوان. ئێستا یانە بێت مناڵەکانم بکوژم، یاخود ئەبێت ڕابێم لەگەڵ ئەم بێڕەوشتیە. ئێستا دەست لە خۆمان بشۆینەوە، یاخود تۆزێک هیوا ماوە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئەو پەروەردە دروستەی کە جاران هەمان بوو. دکتۆر کەریم، ماڵی خۆتە و ئایا پەروەردە باوی ماوە یان شتێک نەماوە بە ناوی پەروەردە؟ سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریە. پەروەردە شتێک نییە مۆدێل بێت بە پێی کات و بە پێی شوێن بگۆڕێ، بەڵکو بڕبڕی پشتی هەموو کۆمەڵگایەکە. لە هەر کۆمەڵگایە پەروەردە نەبوو دەستی لێ بشۆ، چکە پەروەردە بنیادانی کەسێتی ئینسانە، بنیادنانی ڕەوشت و ئەخلاقە، بنیادنانی هاوڵاتیەکە کە وڵاتی خۆی خۆش بێ، کە ڕێزی بەرامبەر کە بەرامبەر قوبوڵ کە تا دوای. لەبەرەوە بەڵام دەکرێت بڵین پەروەردە لە لای ئێمە لە قەیرانایە. جەنابە و نمونانەی هێنا و سەدان ساڵ پێش ئێستا فەیلسوفی گەورەی فەڕەنسی جان ژاک ڕۆسۆ هەمان بۆ چوونی هەبووە، کاڵێت تا عیلم زانست بەرز بێتەوە ئەخلاق نزمە بێتەوە. مەبەستی چی بووە؟ مەبەستی ئەوە بووە ئەگەر بێت و کەسێ دکتۆرای هەیە، ماستێری هەیە، زانایە، ئەگەر ئەخلاق و پێوەرە مۆڕاڵیەکانی لەگەڵا نەبێ، ئەو زانستە بۆ شتی خراپ بەکارێنێ بۆ چەوسانەوەکو ئێستا کابینی وڵاتە ڕاسمالیەکان، وڵاتە باڵەدەستەکان کە ئەم هەموو تەکنەلۆژیان هەیە بۆ کوشتنی کەسانی تر و بۆ لە ناوبردنی بێتەسەڵات و کەسانی تر بەکارێنێ. یعنی عیلمەکە و زانستەکەی استقلال کردو بۆ چەوسانەوەی بەرامبەر. ڕۆسۆ مەبەستیەوە بوو. لێرەیە کە ئەو داپیرە و فڵان و ئەمانە ئەو قساناکەن کاڵێ ڕەوشتی جوانتروە، مەبەستی مۆڕاڵە. ئێمە بێ جیاوازی بکەین لە کۆمەڵگای ئێمە تا ئێستا جیاوازی ناکەین لە بینی مۆڕاڵ کە بریتە لە ڕازگۆیی، بە وەفایی، دڵسۆزی، ئەمانەت یا دادوەری لەگەڵ لادانی سێکسی یاخود دوو لە ڕووی و بیسەران و بینەران شەڕواڵپیسی و داوێنپیسی. جاران بە یەکێ شەڕواڵپیس و داوێنپیس بوایە ئەیانوت کەسێکی بێ ئەخلاقە. بەڵام ئەخلاق بەمانە بەرفراوانەکەی مۆڕاڵ ئەگەر کەسی ڕازگۆ نەبێ، کەسێ بە وەفا نەبێ، کەسێ فرت و فێڵچی بێ، کەسێ فەرق و جیاوازی وەکوتە مامۆستا لە بینی خوێندکارەکانی بکە، ئەمە مۆڕاڵی نوقسانی تایە. ئەمەیە پەروەردە. اینجا بۆ ئێمە گەشتوونێتە ئەم سەردەمە. سەردەمەکە سەردەمێکە ئەم سیستەمی سەرمایەداریە زاڵە بە سەرمانە، پەلوپۆی گەشتۆتە لای ئێمە. ئێستا مرۆڤ وای لێ هاتووەکو ئالەتی وەکو ڕۆبۆتێ بەکارەهێنرێ. ئەمە کێشەکانی ئێمەیە. بەداخەوە من هەموو جارێ ئەیڵێم بۆ ئێستا جەنابە یا زۆر کەس گەشتوتەوە قەناعەتە کە پەروەردە نەماوە. پەروەردە ماوە، بەڵام بەکارمان نهێناوە. پەروەردە لە قەیرانایە. یعنی ئێمە لە 91 و لە 92 لە هەرێمی کوردستان سربەخۆیی تەواومان ئەگەر نەبووبێ لە 199 سربەخۆ بووین. بەتاکید کەس حەقی نەبوو بە سەرمانەوە، کەس نەیوتۆن پرۆگرامە دانی و پرۆگرامە دامەنێ. بەڵام هاتنی سیاست بۆ ناو پەروەردە ئەوەی والێ کرد دوای 31-32 ساڵ تۆ لە جیاتی ئەوەی هاوڵاتیە وڵاتی خۆی خۆش بێ، گیانی کوردایەتی زیاتر بێ، پێشمەرگەی خۆش بێ، خاکەکەی بپارێزێ، ئێستا عەکسی بۆتەوانێت. بەتاکید ئێمە توێژینەوەیەکمان کرد لەگەڵ ڕێکخراوێکە لەسەر هاوڵاتی بوون. بڕوا و هەبێ لە 180 بۆ 90 ئەڵین ئەگەر حکوومەتی هەرێم لێی قەومی یارمەتی ئەڵێ لە قەیلێم. ئەگەر دوژمن هات ئەڵێ یەکەوەمە دیفاعی لێ ناکەم، من هاوڵاتیە وڵاتەنی من بستی عەرزم نییە، هەر مناڵی مەسوول و حیزبەکان بۆ خۆیانی خۆن. پێشمەرگە یعنی جاران من بەبیرم هەموو جارێ بە نمونەی یەنمەوانێ لە 91 و 92 کە پێشمەرگە هات بڕوا و هەبێت چاومان پڕ بوو لە فرمێز نەمانەزانی لە خۆشی ئەمە پێشمەرگەیە، ئەوە نە ساڵە بە و شاخەوە خۆی بە قوربانی کردووە، شەهید بوو، ئەنفال و کیمیامیل بوو ڕۆژێکی ئەوە ئازادی. بەڵام کێ پێشبینیە کرد لەسەر دەستی کورد بگەینە ئەوەی خەڵک داوا بکە بەغا و عەرەب بێتەوە، ئەنفالچەکان بێنەوە حکم بکە. ئەمە کێشەکەیە. عەرەب مەسەلێکی جوانی ئەڵێ نەک حوبەن بۆ عەرەبەکان، خۆشەویستی بۆوان نییە، ڕقوکینێ بۆ مانی خۆمان. ئەمە کێشەکەمانە. ئێمە لە هەشتاکانە لە زانکۆی مووسڵ تەلەبە بووین، زانکۆی سەلاحەدین کاشتاوی گوێزرایەوانی و لە هەولێری زڕاب و مزاهرە بۆ ئالەم پایتەختە. ئێمە لە مووسڵ مزاهرەمانە کرد، ڕاو بێ هەمومان هەیە گوت ئەتان کوژی نەگەر بەردەوام بن. ئەمەنگە گیانی کودایەتەکە بە قووەت بوو. دە ئێستا بە هەر کەسێکەڵەی لەعنەت بوون لە کوردبوونی خۆیەکە.
ئەو ڕۆژەی نیشان بۆ نادوم یعنی ئینسان شەرمەزارە من بە حکمی شەکەم خەڵک هەر بە ڕێزە شتێکی نامۆ ئەڵێ قسەیە لەسەر ئەمە بکە خێرە دەگاوە مەسەن دایکێ تەلەفۆنەکە پەیوەندیەکە ئەڵێ قسەی لەسەر مۆدیلانە بکە کچەکەم لەسەر متەوەسی ئەڵێ منیتر ناخوێنم وازیێنە مەچن من بە مۆدیل لە 2 ساڵ نازانم ئەماکەم و ئەواکەم بۆ چاوەڕێ بکەم 10 ساڵی تیجە جامعە تەخەڕوج ناکەم وا تەخەڕوجم کە تەعین نامەوەم بەچی یعنی وای لێ هاتووە خوێندنەکەشمان ڕۆشنبیریەکەشمان سوک کردووە لە هەمان کاتە یەکێکە لەوانەیە لە من و تۆ زۆر بەڕێستر بێت لەلایەن دەسەڵات و لەلایەن زۆرینەی خەڵکی نەخوێنەواریشەوە دەرەچێ ئافرەت یەکە ڕۆژە ڤیدیۆکان بۆ نادوم من باسی ئەم ئافرەتە ناکەم بڵێن بێڕێزە بەس باسی ڕەفتارە ناشرینەکە یەکەم هاتووە ڤیدۆیەکی کردووە کە بۆ منیان نادووە ئەڵێ وەرە ئەم وڵاتە بەجێ بێڵم کاوی لە بڕۆ لە مەتار پێ و بڵێن چی بڵێ کوردی یعنی تۆ باوکی کووردە خۆ کوردی دایکی کووردە کەسوکارە هەمووی کووردە چۆن لە خۆتەکەی لەنا باشەمە تەرجمەکەی بۆ عەرەبی بۆ فارسیە بۆ تورکیا لە کوردەوەتە ئەو خۆیان واڵێن ئەمە کێشەیە لە بابەتی سۆشەڵ میدیاەوە دێنە سەرەوە بابەتە بەڵام من لە پیجی فەرمی حکوومەت هێرێمی کوردستان وەزارەتی پەروەردە دەقی سەرەتای تێکستەکەیان بەم شێوەیە ئەڵێ وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرێمی کوردستان کار بۆ گەشە پێدان و پەروەردەکردنی نەوەیەکی شارستانی و فێرخواز و خاوەنبیر و هۆشێکی ئاست بەرز دەکات کە ڕۆڵێکی گەورەی لە دروستکردنی کۆمەڵگەدا هەبێت هانی بەرەو پێشچوونی بەرهەمی زانستی و هونەری و تەکنیکی لە گشت بوارە جیاکانی ژیان دەدات. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەت هێرێمی کوردستان توێژنەوەی زانستی بەدوای ئەڵێ ئەم وەزارەتە سەرپەرشتی دەستگا و دامەدەزراوەکانی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان دەکات پلان و بەرنامەی استراتیژی بۆ پرۆسەی خوێندن و فێربوون و پەرەپێدان توێژنەوەی زانستی دادەنێت. 2 وەزارەت یەک لە دوای یەک دێن تۆ کە پۆلی 12 ئاماری تاواکەیت ڕاستەخۆ بە دوای ئەڕێ بۆ کۆلێژ. وەزارەتی پەروەردە کەمێک لە دەستپێکەکەی باسی پەروەردەی کردووە باسی پەروەردەوانە لە خوێندنی باڵا وشەی پەروەردە هەرتیانی وەزارەتی خوێندنی باڵا ئێمە بە بڕوای من هەتاکەمان وەزارەتی خوێندنی باڵا نییە چە خوێندنی باڵا باسی خوێندن کات چکە پەروەردە نییە چکە پەروەردە لە مناڵیایە من لە وەزارەتی پەروەردە ئەگەر فێر نەبوو بێ قسە بکە ڕێزی گەورە بگرێ وڵاتەکەی خۆی خۆش بێ ژینگە پارێز بێ ڕێزی دایک و باوکی بگرێ یەکسان بێ من ناتوانم لە زانکۆ فێریەوەی بکەم تەواو ینی وەزارەتی پەروەردە لەوانەیە منیش دەستم هەبوو بێ لە نووسینەوەی ئەوە کە ئێساوە لە یاساکەی وەزارەتی پەروەردەیە کە پار بیا پێرار بوو قوبوڵ کرا و سەرۆکی هەرێمی امزای کردو لە وەقای عێراقی بڵاو وەقای کوردستانی بڵاو بۆتەوە کە ئێستا ئەوەی فەلسەفەی پەروەردەی کوردستانە وەکو نووسین شتێکی جوانە بەڵام سەدان دەقمان هەیە یاسامان هەیە مردووە شتێکی جوانە بەس تەطبیق ناکرێت لە حیاتە ئەمە یەکێکە لە کێشەکانی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئێمە شتی جوانمان هەیە بەڵام ناچین بیکەین بە کردار لە ڕەفتارە ئەو دەقا خۆ جوانە بەڵام ئەمە تەرجومە نەکراوە لە سلوک و لە ڕەفتاری مامۆستا و خوێندکارە ڕنگ باتەوانێ ئەوە ئێستا پەروەردەیەکی دروست کەسێکی زانست خواز بێوە نیە زانستی دە من توێژینەوەم کردووە لە سلێمانی لە 12 مەکتەب بە پێی نەزەری پیاجە زانایەکە گەشەکردنی عەقڵی ئینسانی کردووە بە 4 قۆناغەوە قۆناغی یەکەم 2 ساڵی یەکەمە اینجا حتا 7 ساڵی اینجا 7 بۆ 11 بە دواوەیە بڕواو هەبێ پرسیارم هێناوە توی نەزەری پیاجە دایناوە فارسێک و عەرەبێک و تورکی ئەیزانی مناڵی 7 ساڵی من حمناڵی 11کەم نایزانێ کوا زانست ڕاستەکەی ئەمە اینجا ئەم هەموو بایکۆتە و ئەم هەموو ئەمەی کۆڕۆناکە و با ئەم نەتیجە ئەمانە بێنە جامیعە ئێستا کە باسی وەزارەتی خوێندنی باڵاکەی تەلەبەمان هەیە تا ئێستا کتێبخانە بەس بۆ تەقیرە چ کتێبەکە خوێنێت تۆ کتێب هەر ناخوێنێتەوە ئەوەی خەریکی مۆبایلەکەیەتی کتێب نا لە ناو پۆلە ڕسم منەگرێ ڤیدۆی منەگرێ نێرێ بۆ خزمەکەی تەلەفۆن بۆ منەکاڵێ و دەرساڵیتەوە ئەوواڵیتەوانێ ئەبێ بڵم بە یارمەتی خۆ لاچ و هەللا ناچێ وشەی ناشرینە بەکارێنێ کاتێ من تەلەبی عەدادیە بووم شەرم لە خوێندکاری زانکۆ کرد ئەو ڕێز و خۆشەویستی کە جاران هەبوو لە کۆمەلگای کوردیە نەماوە کێشەکەش ئەوەیە ئێمە لە کۆلێجی پەروەردە سەدان کێشەمانەیە وەزارەتی پەروەردە سەدان کێشەی هەیە ئەم حیزبایەتیش کەسانێکی دانە من لەگەڵ ئەوەیە وەزیر لە هەموو وڵاتانی دنیا پلێ و پایەکی سیاسیە با وەزیر حیزبی بێسەر بۆ حیزبە بێکە بڵین براوەیە بەڵام بێ لە وەکیل وەزیر بۆ بەڕێوە بە گرشتیەکان بۆ سەرپەرشتیا بۆ مامۆستا لەسەر کەفاعەت دابنرێ حیزبی کێشەم نیە بەس کەفوء بێ ئێمە کێشەکەمانەوەیە من سەرپەرشتیاری پەروەردەی دەیان ئەناسم لەگەڵ ڕێزمە ئەو شتەی ئەیزانێ ئێستا باوی نەماوە بە کەڵک نایە بۆ نمونە چوینەتە ڕەوزەیەکی ئەهلی ڕەوزەیەکی حکومی پیان ئەڵێ باسی زستان ئێستا باسی میوەی زستانە و هاوینەی بۆ بکە باسی میوەی زستانی بۆ بکە
بە مامۆستاکەم جوۆی لێمەگرە بە مشرفەکەش وتم خوشکە بە ڕێزەکەم تۆ چۆن واڵویتی بۆ وتم ئێستا میوەی زستانە ماوە هاوینە لە چلەی زستانە شوتی و کاڵەکە لە هاوینە نییە ئێستا هەندێک شوێن هاوینە لا ئێمە زستانە اینجا ئێستا بیوتی پلاستیکیە بیوتی سوزانجی هەیە ئێستا بە تیارە بۆ تێنێ تۆ چۆن ئەڵی بەس لە زستانە ئەم میوەیە هەیە یعنی سەدان کێشە ئەم عەقڵێتە نەگۆڕاوە. دکتۆر وەزارەتی پەروەردە بە هەموو قوتابخانە ئاهلی و حکومیەکان و دوورە دەستەکانەوە منێک پرسیارمە جەناب تێ تۆ ئەگەر سوپەرمارکێتێکە هەبێ کاشێرەکەی بە مقابلە وەرەگری ئەگەر دوکانێکی بەسیتت هەبێ مقابلاکە ئینجا وەرەگری ئەگەر مەکتەبێکی ئاهلیت هەبێ کۆمەڵێ مەرجی بۆ دانەی سانسۆرە خەیتە سەری پێڵێ ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ بکە ئەوە بکە ئەوە مەکە هەتا کاشێرەکەت ڕۆژێک دوو ڕۆژ غەڵەت کات دەریەکەی تۆ نوای چوار مامۆستان بەرێ لە سێکتەری حکومی لە وەزارەتی پەروەردە بە مقابلە دامەزرابێ. من کە من ێستا مامۆسام ئەوە نزیکەی 35 ساڵە بێ لە 89 من مامۆسام لە زانکۆ لە کۆلێجی پەروەردە بڕواو هەبێ ئەو تەلەبانەی لە هیچ کۆلێجێوە ناگیرن خۆیانەکەن بە کۆلێجی پەروەردەیە بۆی دەچنە ماحەت ئەمە یەکێکە لە کێشەکان من ساڵێکی لە 97 بوونەوە 8 بوونەوە بوو نازان پێش نیازم کرد تەنانەت لەو کتێب دەلیلەی کە قوبوڵ مەرکەزی بڵاویەکاتەوە نووسراوە هەر کەسێ لە 80 بەرەو ژووری هەبوو نمرەکەی بێ بۆ کۆلێجی پەروەردە و کاتە $50 مخەساتە بووە بزانم $100 ژمارەیەکی زۆر نمرە بەرساو لەبەرەو $50 کەواتە لێرە ئێمە معیار و پێوەرەکانی دامان ناوە بۆ مامۆستا زۆر نزمە هەر کەسێ بێ خۆی پیا بکە من پێشەوەی بچم بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێجی پەروەردەی بنەڕەتی لە بەشی باخچەی ساوایان بووم جا لە پۆلیەکە دایمەن چاوپێکردن لەگەڵ تەلەبەکانەکەین چۆن هاتی بۆ ئێرە بە حەزی خۆت هاتی حەزی لەوە بڕاو بێ هەندێکیان ژمارەیەکی هەرچەنگە کەم بوون یەکێکیش بێت زۆرە ئەیوت کوێر ببە مناڵ نەبینم باشە ئەو کوێر بێ مناڵ نەبینێ چۆن ێسایکەی بە مامۆستای مناڵ ئەمە یەکێکە لە کێشەکات ئەوە لەبەرەی و چاوپێکەوتنە نییە ئەو معیار و پێوەرانەمان دانراوە سیستەمی قوبوڵڵای ئێمە قوبوڵ مەرکەزیە ئەمە کێشەکەیە یان ئێستا لە پەروەردەی وەرزش لە پەروەردەی هونەری کە شتێکی باشە مقابلەک لە چاوپێکەوتن نەکرێ ئەگەر توانای هونەری نەبێت توانای وەرزشی نەبێ وەری ناگرن بۆ لە بەشەکەی من و لە فیزیا و کیمیا و ڕاضیات بۆ نەبێ کە پێویستە ئەم چاوپێکەوتن هەبێ مەرجی بۆ دابدەی ئەویشەوەیە موچەی مامۆستا لە زۆربەی کولیاتەکانی تر نزمترە ئەزانی لە یابان بەس دەیان فلتەرە ئەڕوا مامۆستا بە ئاسانی لەوانەی لە طب وەرە گیری لە مامۆسایەتی وەرناگیری زۆرترین ڕاتیشان هەیە بەڵێ زۆرترین ڕاتبیان هەیە حتا کاتی خۆی مێرکل وەزیرەکان داوایان لێکرد لە کۆبوونەوەیەکە معاشیان وەکو مامۆستا زیاکەن وتی قەت جارێکە قسەی وان نەکەن چۆن وەزیرە بەقی مامۆستا موچەی هەبێ مامۆستا توی کردۆ بە وەزیر لا ئێمەش مامۆستا دایکی باوکی تەلەبە قفڵی بەناو چاوانایە و تەلەبە گاڵتەی پێیەکە و مامۆستاکە لە ئەمە موچەکەی بێچێت دوکان و سوپەرمارکێت وەکو جەنابی ساق تەکسیەکە لە ئێواران لە دەرگایە چێ بۆ ماڵەکە دەرسی خصوصیڵێتەوە ئەو بەهاو هەیبەتەی نەماوە لە یابان و یا لە ئەڵمانیاوانە وەکو پەرلەمانی ئەو وڵاتە ڕێزی هەیە حەسانەتی هەیە چی ئەتوانێت عادای لێ بکە من لە ئەنتەرنێت خوێنمەوانی چێ لە وڵاتانی عەرەبی چوو بۆ ئەوێ مامۆسایە کە مەعاشەکەی وەرگتبەوە زۆر بوو بەقی 2 ساڵی وڵاتەکەی خۆیە بوو وتی کاکە بنەستەکەم غەڵەتتان کردو ئەم پارەی زیان من ناتوانم من پارەیە بەمە وتیان ناکاکە ئەمەی مناڵ ئەمەی خەدەمات ئەمەی سەحەیە ئەمەی فڵچەی مناڵ ئەم هەموو پارەی بۆ داکە لای ئێمەش خۆ دەزانی وەزعەکە چۆنە کەواتە کۆلیجی پەروەردە ئەگەر بێت و ئێستا مواصفاتی بۆی تێ بەو مەرجانە وەریگری ئەو کاتە توانی پەروەردە بەس چۆن تەلەبە نایە من ئەڵێ چم بۆ کۆلێجێکی تر مستەقبەلی چێ مامۆسایەتی چەند معاشێنێ ئەبم بەچی یعنی ئەمەیە کێشەکە کەواتە کە خەڵکە چێ بۆ کۆلێجی پزیشکیە بۆ کۆلێجی قانونیا هەندەسە لەبەر چاوی عیلمەکە نییە لەبەر داهاتۆکەیەتی کە موچەکەی زیاترە ئەوەش حەقی خۆیەتی دکتۆر بەڵام بێگومان کەواتە بە قسەی جەنابەت بێت پەروەردە باوی نەماوە ئاتلیست ینی بەلانی کەمەوە لە سێکتەرەکانی خوێندن پەروەردە باوی ماوە بەس لای ئێمە سیستەمەکەمان وای کردووە یان ێساگە سیستمی مامۆستا وای لێ بکەن من پورزایکی خۆم لە بەریتانیا بوو 4-5 ساڵ بەعقدە هەسێکە دکتۆر لە وەزارەتی سەحا لەوێ تەعیناتی دایم نییە وەکو لای ئێمە ئەمە یەکێکە لە غەڵەتەکانە بێ سیستەمە بگۆڕێ مامۆستا نابێت تەعینی دایم ببێ ئەو ڕۆژەی تەعین بۆکو تەلاقی مەسیحی وە هەتا ناتوانانی لێ جابیتەوە بوو بە مامۆستا یەکاکەم مامۆسای یەکەم باش پەروەردە و نەکردە کۆلێجی پەروەردە بە مواسەفات و مەرج و پێوەر وەرە نەگرتووە ئەم توانایی نییە کە تەعینیش بوو هێز نییە هەتا ئێستا یەکێکم پێ بڵە فەسڵ کراوی لاکە داوامی نەکردیان بۆ خۆی بەخوا داوامیشی نەکرێت 100 کەس بۆیان بڕگرۆتەوە هەزار مەسئول تەداخل لەگاو هێنێتەوە باشە کە تۆ نەتوانی تۆ مدیری تۆ مشریفتەر بەوی نەتوانی مامۆستایە دەرکەیت و لای بەدیا نەقڵیکەی بۆ ئیدارە مە بەکەڵکی مامۆسایەتی نایە چیەکەی بۆیە ئەگەر بەعقد وایە
لە عەقدەکەیانمان نووسی ئەگەر بێت و بەم مواصفاتە نەبێ خۆ پێش نەخەی دەورە بەشداری نەکەی CV و نەبێ ئەم چالاکیانە و نەبێ خوا حەفیز بەس لێرە ئێستا چاگەزانێ کەس نییە دەریکات ئێستا باشە پاڵی لیاوەتە بەشداری دەورە ناکە لە خوێندنگە تایبەتەکان باشە کەمێک ئەو شتە بەرچاوە ئەو مەرجان هەیە ئەو مەرجیان هەیە بەڵام ئەوە خوێندنی حکومی باسمان کرد بەبێ مقابلە وەرگیراوە ناتوانانی دەری بکەیت و لێگەڕێ خوێندن ئاهلیەکان کە لە کۆتاییشا بڕۆی بە دوای خاوەنەکەی بگەڕێ هەر خاوەنەکە یەکێکی حکومی دەرەچێ ئەوە با بڵێن بابەتێکی دیکە باشە هەفتەی ڕابردوو ئیمتحانەکانی کۆتایی ساڵ بوو تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ منداڵەکەم لە قوتابخانە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ ئینگلیزی زانست بیرکاری بەها یان بەها پێش بیرکاری بۆ ڕۆژی بەها وتیان بۆەوەی لە بیرکاری تۆزێک زیاتر سعی بکەن ڕۆژی بەهامەیە بۆ تاقیکردنەوە ئێستا من گەنجێکم بەجددی سرم لێ شێواوە نازانم چی بکەم ناڵەکەم دەربێنم بەردەوام بم چی لێ بکەم نازانم دکتۆر چارەسەرێکمان بۆ بکە بۆ بابەتە بۆی بێمە سەر بابەت سۆشیال میدیا بەڕاست وەڵا قوربانگیان ئەوە وەزارەتی پەروەردەیشی چییە ڕقابە و چاودێریکردن لە ڕێگەی سەرپەرشتیاری کاڵین سەرپەرشتیاری پەروەردەی چاوی وەزارەتی پەروەردەی مانجی جارێکەوە هاتەوە مەفروزە نا لێپرسینەوە بکە بە دوواداچوونە بکە بۆ نمونە من ئێسایلیشی لە پەروەردەکان کتاب تعمیم کراوە گشتاندن کراوە بۆ هەموو ڕەوزەکان و مەکتەبە بنەڕێتەکان ئەڵێ بە هیچ شێوەیەک ڕۆژی هەلەوینە چێشتێکی وا هەیە بێجامە نابێ هیچ چالاکیە بکەیت ئەمە جەخم حاسبەیانەکەن بکە شکاتیان لێکەن لەبەرەوە مەفروزە ئەم ڕقابەیە هەبێ قوربانگیان خۆی جەناب دەڵێ زۆر ڕاستە ئەگەر بێت و لە مەکتەبێکە کەسانی پەروەردەیی لێبنەوە ناکەن مانای وایە ئەو کەسانێ لەوێیان پەروەردەیی نین چونکە وەکو جەنابەوە ئێمە کۆمەڵی دامەزرایی بە کۆمەڵایەتیکردنمان هەیە بەس خێزان نیە ڕاستە خێزان ڕۆڵی سەرەکیە بەڵام ئەگەر تۆ خێزانێکی چەنگ باشبی ئەگەر سۆشیال میدیایەک تەلەڤیزیۆنێکی خراپی ئیشەکەی تۆ تێگەیاتەوە ئەگەر برادریی خراپی ئیشەکەی تۆ تێگەیاتەوە ئەگەر شوێنێکی خواپەرستی بە غەڵەت تێو بگەێنێ و نامی غەڵەت باتی و تونڕەوەکە ئیشەکە و تێگەچێتەوە لەبەرەوە کۆمەڵی دام و دەستگا هەیە بەرپرسن لە بنیادنانی چە لەوانە قوتابخانە خوێندنگایە ناکرێت لە مەکتەبێ اینجا جەنابێ ئەبێ من بێم ئەو مەکتەبە هەڵبژێرم بۆ مناڵەکەی خۆم کە بزانم ڕقابەی لەسەرە کە بزانم کەسانی پەروەردەیی لێیە متابعەیەکەم ئەوە مفروزە ئێوە لوجنەیەکی دایک و باوکتان هەبێ ئەم لوجنەیە قسە لەگەڵەوە بکەن بە چه حەقێت تۆ مناڵی من لە ڕۆژی ڤالەنتاینە بۆ ئەوی بێنی تو ئیجباریکەی یە ئیمتحانی بۆ دانەی بەهاکان بۆچی ئیمتحان ناکە ئێمە مشکلەکەمان بەهاکانە بێ بەهاکردنی شتەکانە کاو بەهایانە دانراوە من کاتی خۆی پێشنیازم کرد باسی مۆڕاڵ مەکەەوە ناوێن نەبەها کۆمەڵایەتەکان شتیوە بەڵام وەکو پێویست نیە ساوەزای پەروەردە خۆشی هەستی پێ کردووە من لەگەڵ بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان مامۆستا حەسەن قسەم کردیوە بەهاکان دەستکاری یەکەین وەکو پێویست نییە ئەو بەهایانە چی قوربان تۆ بێ بیکەی بە ڕەفتار ئەزانی لە یابان چیەکەن بۆ نمونە لە شوێنێکە ئاڕۆن چەترەکە بە شوێنێک دانێن مەسەن بە گۆشەی شێوەنگە تۆ خواری کەرەوە بەسەر شانی ڕاستە ئەو بەسەر شانی چەپیا بۆی بەریەک نەکەون لە شوێنێکی لێرەیکا بە چاوتا بەڵێ ئەمە چیە لەبەرەوەی فێرمان نەکردو لەوێ لای ئێمە منافەسەی فەردی نییە کە ململانی کە یاریەکە بێ بە جەماعی بیبەنەوانێ لەوێ خۆیان پاک و خاوێنی ژوورەکان و ماڵەکان لای ئێمە پاک و خاوێنی نییە کە ئێمە ڕاستاڵێ ئومەت و نەزافەت و منە لیمان بەس پیسترین وڵات لە هەموو دنیا وڵاتانی ئیسلامیە بۆ لەبەرەوەی تەنیا ئێمە بەس لەسەر فعلە قسەکردنە بەس قسە نایکەین بەکردار و ڕەفتار ئەوە هیچێکە لە گەورنی کێشەکانی پەروەردە لای ئێمە بەس قسەی بۆەکەین دەرخێکا و ئەی خاتە سەر وەرەقێک و ئیمتحانەکە یا بە شەفێرێتەوە ئەیێنە بەڵام ڕەفتاری نەگۆڕاوە ڕەفتارەکەی هەر ڕەفتارەکەی جارانە ئەمە کێشەکەیە باسی جەماعیت کرد نمونەیەک شتێنایەوە دوایی باسی میوەکەت کرد ئێمە لەسەر سفرەکە دانیشین بە مناڵەکانمانەڵین کامتان زیرەکتر و عاقڵترن زووتر نانەکەی تەواوەکە یعنی هەر لە خۆیەوە لەسەر سفرەکە فێری منافەسەیە باش دوایی لە مەکتەبە من زۆر دایک و باوکە ئێستش لە مناڵەکەی خۆیەدا گوێ ڕاکێشێت ئەگەر لە 90 کەمتر بێنێ یعنی با بڵێن یەکەمی سەفەکەی بێ ئەم یەکەم بوونە واکات ئەو قوتابیە کە بەیانی ڕاتە ناو کۆمەلگا و سەر شەقام لە سیارە لێ خوردنی شارەوە یەکەم بێ لە سیاسەتیشە ئاڵێ منە بێ حزبی یەکەم من ببم بە سەرۆک وەزیران من ببم بە سەرۆکی ئەو مەکتەب ئەو شوێنە دۆڕان قبول ناکا لە بەروی فێرمان نەکردو لەسەر سفرەکەەوە ئەم بابەتە دکتۆر دەستەکان خۆش بێ
گلەیمان لە دکتۆر کەریم هەیە ئەوە گلەیشمان لە ئەمثالەکانی وەکو دکتۆر کەریم هەیە بۆ ئەوەی لە سوشەل میدیا بزرن وەکو کەس وەکو فرد. دکتۆر جان ئەم گەنجە ئەیبینی ئەم کەسە ئەیبینی 1,700,000 کەس یعنی 1.7 ملیۆن کەس کە هەمووی کوردن سەیری ئەم ڤیدیۆی کردووە. کەواتە لێکم داوەتەوە ڤیدیۆیەکانی جەنابەت لە ساڵی 2023 و هەتاوەکو ئێستا ناوەڕاستی 2024 بە هەموو بینەرەکانی بە بەرامبەر یەک ڤیدیۆی ئەم کەسە بینەری نەبووە. ئێستا دەینە سەری بۆ، بەڵام ئەمە ڤیدیۆیەکەیە کە 1366 کەس بەس کۆمنتی بۆ کردووە، نزیک زیاتر لە 4-5,000 کەس بەش شێری کردووە لە ناو خۆی و گڕۆپەکان و برادەرەکان. ئەم کەسایەتیە. باشە، ئەمە یەکێک لە ڤیدیۆیەکانی و ڤیدیۆەکانی کەشی هەموو بە ملیۆن بینەری هەیە. باشە، بەڵام جەنابەت لە یەکی لە 24ەوە لە پیجی خۆت لە فەیسبوک کە ئەکاونتێکی شخصیە یەک ڤیدیۆت هەبووە. باقی با بڵێن کەناڵەکانی کە بەپێی ئەو پرسیارەی ئەوان ئەیانەوێ وەڵامەکەت داوەتەوە پڕ بە پێستی پرسیارەکە. تۆ لێرە لەم بەرنامەی لەو پۆدکاستە لەگەڵ منی هەر ئەوەنە پێڕاگەی با بڵێن 2-3 بابەت کەوا ئێمە دیاریمان کردووە پێکەوە مناقشەی بکەین. ئەگەنا ئەزانم هەتا 24 ساعتی کەش با بڵێن مەجال و دەرفەتت دەمێ ئەوانەی ناو دڵی خۆتە، ئەوانێک ئەو پرسیارانە کردێت کراوە، ئەو شتانێک کە بە چاو بینیوتە ئەکرێ باسی بکەی. تۆ لە مەجالێکت وەگرتووە لێرە لە 20 دقەیەک دەگەڵ من باسی هەنێ بابەتەکەی، بەڵام خۆت لە دەرەوەی ئەوە ئەگەر باسی علم و نەفسە کرێ بێ بڵێ دکتۆر کەریم ئەیکوا یانی یەک دکتۆر کەریم هەیە باسی ئەوەت کرد تۆ ئەم زیرە نەمێنێ شاڵەتە من درێژەوی، بەڵام لە دوای مردنی جەنابەت خوانەکە ئینشاءالله دکتۆر کەریمی داهاتوو چییە؟ بۆچی لە سوشەل میدیا ئەوەندە سستن؟ ئاخی جارکەی بوو 4 لایفتان کردەوە. یعنی با بڵێ هەندێک ئەپلیکیشن هەیە لەگەڵ مستەوای جەنابتان ناگونجێ بە داوای لێبوردنەوە بۆ نمونە تیکتۆک کابینی شەوانە دابنیشی سەعات 3 شەو حەزەکەیم شەو ئەگەر هەڵسای بۆ نوێژی بەیانی بڕۆ سەر تیکتۆک بڕۆ بەشی لایف بزانە چەند گەنج 10,000 و 15,000 و 40,000 و 70,000 ملیۆنێک و نیو سێری ئەم ڤیدیۆی کردووە. خۆی کوردستان 4-5 ملیۆنە، با بڵێن 2 ملیۆنی ئەوە دامانە مناڵ و معوەق، ملیۆنێکی هەر نازانین تەکنۆلۆژیا بەکاربێنێ با بڵێن نەخوێندەوارەیان بە حکمیەوەی تەکنۆلۆژیاکە نەکرد دەستی هەر 2 ملیۆن و 3 ملیۆن ئەمێنێتەوە. نیوەی ئەو گەنجە نیوەی ئەو ڕێژەی کە باسم کردووە سەیری ئەم ڤیدیۆیانە ئەکا لایکیانەکە، ئەمە یەکێکیان 1000 وای لایک کردووە. بۆچی تۆ پەیام من نەگەیشتە بۆ گەنجان؟ ینی تۆ 30 ساڵە ئەگەر دکتۆر کەریم هەبێت لە هەولێر لە کوردستان 30 ساڵە مامەسای زانکۆ بن و واعی بن و لە نەوەتەکانەوە، ینی ڤیدیۆی تۆم بینیوە زۆر کۆنە، هەر بەجددی زۆر کۆنە، پێچی ساڵی نەوەتەکان بێ قسەت کردووە، لەوەندەوە تەئسیرتان لەوە نەکردووە وا بکەنکەوە 100,000 کەس سەیری ئەم ڤیدیۆیانە بکە یان بینەرەکان بۆ خۆتان ڕابکێشن. ئایا باوی ئیدوکیشن بەتەنیا ماوە؟ ئیدوتەینمنت کە وشەیەکی نوێ لە قاموس ئینگلیزیە دروست بووە، ینی ئێجوکیشن پەروەردە بە بابەتی خۆش فێرکردن. ئەمە یەک. 2 سەرنجی زۆربەی هەرە زۆری قسەکانی جەنابتم داوە، یعنی پێش بەرنامەکە نەک بڵێ خۆم بۆ حازر کردی، بەڵام ماوەیەکی زۆرە لە هەموو شوێنێک جەنابمان فۆلۆ کردووە، تەنانەت پیجی فێکم فۆلۆ کردووە بەناوی جەنابتەوە کە دواتر زانیمە شتێکی بڵاو کردێتەوە وتما ئەو خۆی نییە. بەڵام هەموو ڕۆژی دکتۆر کەریم نابینم لەبەرەوەی سستە لە سوشەل میدیا. بۆچی؟ وڵاهی ئەزین چۆنە سوشیال میدیا کاتێوێ من خۆم مامۆسای زانکۆم بەرنامەم لە تەلەڤیزۆن هەیە، کێشەی کۆمەڵایەتیەتە لامان، ینی من لە 93 و بەرنامەم هەبوو، ئەوانی کە ئێستا تۆ ڕسمی پیشانی منێن لە دایک نەبووە. من 93 لێرە لە تەلەڤیزۆنی هەرێمی کوردستان بەرنامەی بەڵێ لە من 93 لێرە بەرنامی خێزان و کۆمەڵم هەبوو. باشە، کەواتە عیلاقی بە چیەوە هەیە؟ عیلاقی بە ئاستی وشیاری کۆمەڵگاکەتەوە هەیە. ئەوە بەس لای ئێمە نیە، لە ئەمریکاش وایە، لە ئێرانیش وایە، لە هەموو وڵاتانی دنیا وایە. ئەمانە ئیش لەسەر چیەکەن؟ ئیش لەسەر عاتیفە و غەریزەکان ئینسانەکەن. وەرە سەیریکە مەسەلەن ئەوانەی کە فیلمی دوور و تۆ ڕوتووەمانن ملیارەت خەڵک سەیریەکە نەک ملیۆنان. بەتاکید. باشە، سەبەبەکە چییە؟ تاکی ئێمە کورد لە ئاستێکی ڕۆشنبیریایە کە زیاتر بە دوای غەریزەکان و حەز و ئارەزوو و عاتیفە و سۆزاکان نەک بە دوای بەرنامەکانی من مخاتەبەی عەقڵی بینەرەکات و بیسەرەکات، ئەبێ عەقڵی بجوڵێنێ، ئەبێ گوێم لێ بگرێ، بێ گۆڕانکاری لە خۆیان بکە، ئەوە تۆزێ قورسە بەنیسبەتەوە. بەڵام ئەوە گەر سەیری بکە جارێ جسمی ببینە لە شولاری ئەم کوڕە ئەم کچەکە سەیریەکە لەوانەی لاقەی گوێی لە گۆرانەکەی نەبێ، سەیری جەستە و سنگ محاضرەیەکی 1 ساعتی تۆ ڕاست جارانی سفرە بێتەوە کەواتە ئەم غەریزەکەی زۆڵێ، غەریزەکەش خۆزانی غەریزەی حیوانیە کە
غەریزەی حیوانی جوڵا عەقڵ ئیش ناکە. اینجا کەلیماتەکانی کەلیم حەرەکە و جسم و جوڵانەکەی هەمووی بەرەو جوڵاندنی غەریزەی جنسیەکە و عاتیفە و سۆز و ئیش تۆ باسی گەنجەکەی گەنج کێشەی کەپتێکی زۆری هەیە لە وڵاتی ئێمە مەسەلەن تۆ لە 2014 تەخەڕوجی کردووە تعین نەبوو ناتوانێت ژنیش بێنێ ئێم غەریزەی بەچی بەوە بەتاڵەکاتەوانێ کەواتە کە سەیری ئەوە ئەکا بۆ ئەوە نییە لێوە فێر بێ بۆ ئەوە نییە کە ئەخلاق و مۆڕاڵی بۆ ئەوەی خۆی بەتاڵ کاتەوە غەریزەکانی بەتاڵ کاتەوە بۆیە ئێستا هەندێک گۆرانی هەیە باسیشتی سەخیفەکە من زۆر جار نامێ دووبارەی کەمەوانێت ینی باسیشتی تافیهەکە شەڕەجنێوی تا پێڵاو لە یەکتر یەگرن 5 ملیۆن کە سەیری کردو دە بەرنامەکەی من پەروەردەیە لە بنی دنیا لەم سەرچاوە لەو سەرچاوە معلوماتێنم تەرجومەیەکەم لە 2 دیێڕی بەسیط و سادە بووی دایک و باوک لێم تێبگایڵم دوی لێ ناگرێت من دەیان ئافرەت ئەڵێ کاکتۆسی بەرنامەکەی تۆکەن مێردەکەم مەڵە شەقیتێڵە لای بە ئەڵە چکە تۆڵی ڕێزی ئەخێزانەکە و بگرەوە ڕێزم ناگرێت بەوە هەست بە کەمیەکە ئەڵێن فەرق و جیاوازی لە بینی مناڵەکانە مەکە و بە سیتیمان بە کوڕەکان و ئایا و کچەکان ینی قسەکانی من سەر و دڵی ئەوە گرێ دەبەرەوە لە سەیری مەکان چونکە بۆ خۆی خواروخێچی هەیە نایەوێ خۆی ڕاستکاتەوە ئەوێ مناڵەکانیشی خواروخێز بن کەواتە عیلاقەی بەمەوە هەیە لای ئێمەش ئێستا گۆرانی بێژێک نەخوێنەوارێکە ناویان ناو مامۆسا هەندە خوێنەواریش نازانێت بڵێ کەچی من و تۆ مامۆساین بە شتێکی ترمان پێڵن ناو ناتۆرەمان لێ دۆزنەوە ینی ئێمە لە سیستمێکین سیستمێکی پێڵن سیستمی هیچ و پوچ بەداخەوە زیاتر گرنگی بە هیچ و پوچەکانیانیان بەنە پێشەوە ئەوە سیاسەتێکە بۆ ئەوی کۆمەلگا بەرە ولادان تۆ گەرویستی کۆمەلگا بەرە ولادان بەری یەکەم شکۆی مامۆسا بشکێنە شکۆی خێزان بشکێنە کە ئێستا زین ڕێژەی تەلاق لە کوردستانە چەند زۆرە ئەزانی خیانەتی زەوجی چەند زۆرە من هەفتانە 2 ڕۆژانیشین بۆ ئەوە تەسەوور ناکەی بەڵێ بڕ بۆ محکەمەکان اینجا ئەزانی چەند ملیۆن بێوە ژن هەیە ئەزانی چەند ملیۆن مناڵی بێدایک و باوکەیە ئەوە کۆمەلگاکەت ئەوانەیانەوێ ینی تۆ وەرە ئێستا حکوومەتی عێراق هاوڕەگەز خوازی ئەوەنێ بە قانونی پەرلەمان دەست کرد ئەمریکا دژی وەستاوەتەوە بەڵام 2 مامۆسالیە لە مامۆسای زانکۆ شەهید بوون کوژران تەلەبێ کەس باسی نەکرد ئەمە نایەن باسی ئەو شتانە بۆ بکەن کە کۆمەلگا پێشن نایەنەوە تاچی کورد ڕۆشنبیر بێ عەقڵی کراوە بێ تا بزانێ ئەمە ژێر زەمینەکەی بۆ ئەو بیبە ئەوێ جێلێ کات ئەوێ بە غەریزەی جنسیە و بەشتی تافیهەوە مەشغوڵێکە بۆ ئەوەی ئەزانی ئەمانە بەرهەمی نییە بەرهەمی عەقڵی نییە بۆیە یەکێک لە بنەماکانی چەند بنەمایەکی داناو مخابراتی ئەمریکی وەختی خۆی نعام چۆمسکی تەرجمەی کردووە ئەڵێ شتی تافییان پیشان بە کەسانی بوو دەڵە بێرە پێشەوانە بۆ نمونە خوتوکەی عاتیفە و سۆزیان بە نێڵی عەقڵیان بجوڵێ ینی احتیمام بە کەسانی چۆنەڵێ بێبەها بە بیانێنێت پێشەوانە خوێندن سووکە خێزان تێک بە قودووە مەهێڵە لەبەرەوە قوربانجان من تۆ ناچینە پێشەوە چونکە نایەنەوێ ئێمە چشتی جوانەڵین ئەمانەیە کۆمەلگاکەمان وشیار ئەمانەی تاکەکانمان یەکێکی بۆێنە کە تاکەکانمان بەرەو غەریزەی جنسی مدوین بان لەسەر مخادرات دکتۆر لە سۆشەڵ میدیا جوێنیان پێداوی ئێمە ئەزانی چۆنە قوربان خۆمە لە دنیا هەبووە مرۆڤی نەخۆشەر هەیە بڵێ خۆمە کۆمەلگا خاصن کۆمەلگای کوردی من زۆر دەمێکە قسەی لەسەرەکەم ئەگەر نەڕۆینەوە بۆ 60 والیدی منە شۆڕشی ئەیلول هەل لە شەڕ و کوشتارا بووین بچۆرەوە بۆ 80 لە 80 شەڕی عێراقیێران دەستی پێ کردووە هەتا ئێستا داعش و شەڕی ناوخۆ مەشاکیل و قەیرانی ئەم مرۆڤە دەروون دروست نابێت بۆیە کۆمەڵی حقد و کەڕاهەتی هەیە جاران لە ژێر زەمینێکە شەڕە جنێویەکە لە دوکانی لگاوێکە یاریەکە ئێستا مۆبایلەکە تۆتە بەردەمی ڕق و کینەی هەیە ئەوەی من پێمەکرێ ئەو پێی ناکرێت ئەی چۆنم ڕق و کینەوە جنێوەکەم پێ شتێکی سوکەمە باوکی خۆی قسە بکات جنێوی پێ ئێمە لە علم نفسا کۆمەڵی کەسێتیمانی پڵن کەسێتی سایکۆپاسی عدوانیە یعنی هەرچیە ڕەمز بێ بۆ کۆمەڵ و دابووینەریت و یاساوی شکێنێ پێشێلێکە بەڵە کەسانمانێ کەسانی عدوانیە سادیە ئەم نەخۆشانە ئێستا ئەم مۆبایلان کەوتۆتە بەردەم اینجا من زۆر بەشیان ئێستا پەیجی فەیشان کردەوە لەم ڕۆژانە شتێکیان بڵاو کردبەوە بە ناوی منەوە هی من لێ نەزان پەیجەکەش بۆ زانیم بۆیان نادوم 2000 جنێویان بخۆماوە بۆ وشەی ناشرین ئێ باشە بۆیەنەوە کاکە تۆ منە ناسی تۆ دڵنیای ئەمە پەیجی منە تۆ ئەم قسەیەهی منە من لە ژیان مەقسەوام کردووە ئەو حەقی نییە یەکەم کۆمێن جنێو بێ هەمووی جنێو بەدوای یەکەم کۆمێن بەدەح بێ هەمووی بەدوای یەکایە ئەم نەخۆشانەمان هەیە کۆمەلگای کوردی نەخۆشی زۆرتیا قوربانجان اینجا ئێستا زۆر بەشیان پرۆفایلەکانیان بچۆرە سەری داخراوە بەس مزەڵە شتێکی تیادا ناوە و بەس بۆ کۆمنت و جنێوان حسەبش ناکرێت کەسێک کۆمنتێکی ناشرینی بۆ من نووسی بوو بە ڤیدیۆکە خۆمان ڕۆشتمەوە وتمنەوە شتێکی خوانەخواستە غەڵەتم کرد معلوماتێکی تەواو پەروەردەییمدا بوو تەواو علمی بوو ئیتر چوومە پرۆفایلی ئەم کەسەوە سێرم کرد لا إله إلا الله و دووسێ ڕسمی گوڵ و سروشتی کوردستان و دایک نازام چی سلااوێکم لێ کردوانە چۆن تۆ سلااو لە من کردووە وتم کاکە ئەو کۆمنتە بێ زەحمەت گوێنە دۆمداوە
ئەمێ بزانام هۆکارەکەی چییە؟ وەڵی هۆکارەکە هیچ نییە، من کەسێکم کەس جۆم بۆ ناگری، لە دەرەوە لەگەڵ برادەکان دانیشم کەس جۆم بۆ ناگری، لە ماڵەوە کەس حسابم بۆ ناکە، لە مەکتەب بە هەمان شێوە ئەمە کۆمنت شتێ بنووسم شتێکی هەزەری بۆەوەی خەڵک یان ئەویش جۆنم پێ بداتەوە لەسەر جوێنەکەی من یان لاکێکم بۆ بکە وتم تەنها لەبەرەوەی وتی کاش خۆمازبێنە. قوربانجان دکتۆر کێشەی ئێمە لە چیا لەم کۆمەڵگایە لە پەروەردەوەیە، ئێمە لە پەروەردەمانە ثنایی تەفکیری پێڵەن دووفاقی لە بیرکردنەوەیە، ئێمە خەڵکەکەمان وا فێر کردووە یا تۆ بێ هاوڕێمی یا دوژمنم بی ئەوە کێشەکەیە هەر ڕەش و سپینێ لە بینە نەخۆڵەمێشی هەیە. من لەم مووقیفا لەگەڵ جەنابتان بەس ڕفتارێکی ترەکەی لەگەڵتانی بەزمانەوە نیە دوژمنی تۆم لێرەیە. من بۆ نمونە حادیسەیە بوو لە سلێمانی ئەوەی لە هوانە کوڕەگەنجەکانەوە یە کچێکیان بەرباران کرد و جلێکی بەناو عیتابەوە پۆستێکم گوتم کاکە گیانخوای گەورە لێ لا ئیکراها فی الدین، دوای ئەوە تۆ هەر کەسەوە چێتە قەبری خۆیەوە خوا ڕۆژی قیامەت محاسبەیەکە بەم شێوە نابێ لەگەڵ ڕواو بێ ئەوانی بەناوی توندڕە و ئیسلامی 2000 جنێوان ئەوە دەرکەوت چۆنی تۆمە تەمسیلێک لازم چی لێرەیە کە شتێکەکەم ناوی خوایان ئیمانم هەیە خواوم دنیا خالقێکە پێم ئەڵێ نەمە تیرۆریست ئەمە ئیخوانی من نازانم یعنی کەس لێ ڕازی نییە ئەمە کۆمەڵگای نەخۆشە. ئەمە ئەگەر لە سۆشیال میدیا بمانێ علاجی بکەین پێویستە تۆ پیجێکی زۆر ئاکتیوی تایبەت بەخۆتە بێ. ئێستا هەنە مامۆستای ئاینی با بڵین زیاتر هاتنوتە ناو ئەو بوارەوە تۆ مامۆستایەکی ئاینی خوتبەیەکەدا بە 500 کەس لە دیاری بێ، بەڵام کە لایڤێکە کاتەوە لە تیکتۆک بۆ نمونە لە ئینستاگرام 10,000 کەس بە دیاری دوانیشێت پەیامەکەی زیاترەگا ڕوونترەگرا خۆی لە دەمی خۆی و قسەکانەکە. قوربانجان یەکەم شت با پێ بڵێم من پێم خۆشە ینی زاری وا هەیە ئێستا من خۆم بەرنامەکەم لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانە بەڵێ هی حیزبێکە من وەختی خۆی کە لە هەولێر بووم چوو بۆ 2006 لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی بوو دوایوتیان محەلیە برادێکم لەوێ بوو کاک جەمال حسێن مدیری ئەوێ بوو لەگەڵ کاگازە جوندیانی لەوێ بوو دوایوتیان بۆ ناهێن تەسەوتم کاکە من حیزبی نیم ئاخر ئێوە کەناڵێکی حیزبیە چۆن وتی تۆ ڕاستەوخۆ پێشکەشیکە چی ئەڵێ یەک کەلیمەی لێ نابڕێ ئەلحەمدولیلا لە 2007 هەشتەوە من لێ بەرنامەم هەیە ڕاستەوخۆ بەرنامەکەی خۆم پێشکەشەکەم خەڵک دەیان کەس جنێوم پێ ئەڵێمە جەلالی ئەمە نازام چیە یەم لە گوڵان یا لە مەسەلەن با بڵین کەناڵی چیە کوردستان بیسوا قساکەم ئەڵێمە مەلایی و پاتێ یعنی خەڵک عقلەکەی وای لاتۆ لە چ کەناڵی دەرچی دەوێەوە سەیری چاوێکە لە کاتێکا من قەناعەتم هەیە ئەو داعشە کەناڵێکی پەروەردەیی هەبێ ئەمە لەوان لە سەریشم کێ وەندێک کەس بەس شتێکم بۆ بڵاو کاتەوە خزمەتی تاچی کوردکە خزمەتی ئینسانیەتکە خزمەتی کوردستان و مێژوی کوردستان کە من بڵاو یەکەم و چێ بۆ بڵاو کاتۆ ماڵی ئاوا بێ من کێشەکە بەڵام من خۆم وەکو کەس تاک هەر ئەو نەتوانام هەیە یعنی بڕاو هەبێ من پیجێکم هەیە خۆم لەگەڵ ئەکاونتێک لە فەیسبوک سیرەکەم ژمارەی زۆر کەم کەچی ئەو فەیکانی کە بەنای من و 314,000 کەس 9 ملیۆن کەس ئەی باشە من خۆم شتەکەی خۆم بۆ کەسەی ناکە دیارە عێراقی بەنازام ئەڵێ ئەکتیڤ نییە من نازام من دەوامم هەیە مامۆستای جامیعام دەوامی ئێوارانم هەیە کۆمەڵی التیزاماتم هەیە بەڕاستی کتێبە نووسم ناتوانم دام نیشم لە دوای مەهە چاویشم کزە سابینی عینەک توانای ئەوم نییە ئەوە ئەنجا من هەر کەسێ بڵاوی یەکاتەوە هەر کەسی ئەیگەێنێتە بینەر خزمەتی تاچی کوردەکە من مەمنونیم زۆر سپاس یەکەم. بەڵێ دکتۆر نامانەوە کاتی زیاتر لە جەناب دوگرین هەنێک پرسیاری بچووکمان هەیە بۆمان جواب دەیتەوە سپاس دەکەین. پرسیارێک هەیە لە مێشی منە ئەڵێم دکتۆر کەریم تەمەنێکە لەم بوارە ئیشەکە من ئەمێ ببم بە دکتۆر کەریمی داهاتوو لەم ژینگەیە ئەم ژینگە ژەنگاویە تۆ لە ژینگەیەک بوویتە بتێونەتەوێ ئاسانتر ینی پەروەردە بوویتە گەیشتی بەوەی کە ئێستا من لەم سەردەمەیە 2024 چۆن ببم وەکو گەنجێک ببم بە دکتۆر کەریم. قوربانجان بۆ خوا ژینگەی ئێمە لەم ژینگەی خۆشترنەوەی لە زمانی بەعسا ڕاونان هەبووە مولاسم مەحسین بڵێ ناحی پەروەردەیەکە بڵێ مامۆستاکان مامۆسای باشتر بوون هەمیش هەرچەنگە شەڕی عێراق و ئێرانی من کە هەشتاوێک لە جامعەی موسڵوەت گیرام ساڵێک بوو شەڕی عێراق و ئێران بوردە و داعیلم وەکو جاران نەما هەر چۆنێ بە پەروەردەکە هەیە هەبووە بەڵێ باشتر بووە لە 100% وەڵاهی قوربانی یەکەم شت ئینسان نابێ بێ هیوا بێ زانە پزیشکێکی دەرونی هەیە من لە کتێبێکا بە ناوی ڕێنمایی چارەسەری دەرونی باسی نەزەریەکەیم کردووە ناوی فرانکلە ئەمە لە شەڕی جیهانی دووەمە هیتلەر کە سوکاری و ژن و مناڵ و خۆی کرد جوولەکە بوون لە بەرچاوی دایک و باوکیانە هاڕی هاوەکو چۆن شتێکە کرد بە سابوون کرد بە سابوون ژن و مناڵەکانی لەوەرە خەتۆ بێنە بەرچاوی خۆ دایک و باوکە بخەنە تەنورە لە بەرچاو بیهاڕن ژنە مناڵی کزەی جەرگیدا
ئەم کابرایە کۆڵی نەیە تەبیبێکی نەفسی نای فرانکلا بێهیوانە بوویتی هێشتا دوای ئەمە ژیان ئەوەندەی تیا هەیە کە بۆی بژی مانای ماوە ئەمە یەکێکە کەواتە گەنج ئێمە نابێسا بێهیوا بێ یعنی زۆر جار هەیە ئەڵێ من وا تەخەڕوجێکم تعین نابم کاکە تۆ تەخەڕوج مە بەسەرەوە بە تعین بوونەوە بی بەسەرەوە بە کەسێتی خۆتەوە بە ڕووناک بیریەوە بە ڕۆشن بیریەوە سوێنی مناڵەکە و باش پەروەرداکەی ئینسانێکی باشیە لەگەڵ خێزانەکە تا ئەتوانی تەفاهم کەی لە تەلاق و لێک جابوونەوە دوور کەیتەوە ئەگەر کەرتی تایبەتیش بێ پارەکەەوە توانی باش بەکاربێنی هەڵە ناخەڵەتێن سلێمان هەڵشەوی و لێ پەیان نابێ نەزانێک هەڵی خەڵەتێنە کەواتە علم و معریفە و سەقافەت دوایەوە بە تاکێکی ڕۆشنبیر ڕێزی کۆمەڵایەتی و پلیکەوە ئەمە یەک لەم لایەنەوە دووەم ئەبێ ئینسان بە دوای ئەو بەشەیە بگەڕێکە خۆی هەیەی ینی جەنابە بداخەوە هەتا ئێستا خەلەلێکی سیستمی پەروەردەی ئێمە ئەوەیە وازانین زیرەک بەزەوەی لە مەکتەب دەرەچێت ئەوە هیچێکە لە زیرەکیان زانایەکەی ناوی گاردنەرە هەتا ئێستا ئیسپاتی کرۆ نۆ جۆر زیرەکیە براکەم نۆ جۆر زیرەکی ئەم میسیە لە مەکتەب بواە لەوانەیە بە قبول خاصیش دەرنەچوایە بەڵام جۆرێک لە زیرەکیە پێڵێن زیرەکی جەستەی جوڵەی کە ئەو زانایە دۆزیوێتەوە هەموو عقل و زیرەکی ئەم کوڕە و ڕۆناڵدۆ فلان لە قاچ و دەست و سەر و حرەکایەتی بەڵام لەوانەی لە بواری کۆمەڵایەتیان نەتوانێت مناقەشە لەگە گفتوگا بۆ چکە زیرەکی کۆمەڵایەتی نییە ئێمە هەمومان یەکەمین بڕوا ببێ هەمومان یەکەمین بەڵێ لە ناو پۆلە دەکەس یەکەمە بێ بڵێ نەم دەکەسە لەبەرەوەی دوو زیرەکیە زیرەکی زمان لەگەڵ زیرەکی منطقی ڕاضی بەڵام دەکەی ترکە دەرنەچووە بیبەرە بواری کۆمەڵایەتی و لەوێ یەکەمە بێ دەیتر بیبەرە بواری میکانیکە و لەوێ یەکەمە بێ دەیتر بیبەرە هونەرەوەی لەوێ بواری ڕیا ئێمە مشکلەکەمانەوەی لە مەکتەب بەس لە یەک بەشایشەکەین بەس جانبی عقلی و لە جانبی عقلیش تەنیا لایەنی معریفە پێدان و تێگەیشتن تەصنیفی بلوبمان هەیە 5-6 ئاستە ناگەینە ئەوانە زیاتر ئێمە پراکتیکی ینی تیۆریە مێشکی تەلەبەمان کردووە بە قوتابخانە مەکتەبەیەکی گەڕۆک کاکەوەی تۆ بۆی باسەکەی لە مۆبایلەکە هەیە و لە کتێبخانە هەیە وەرە بیگۆڕە لە ڕفتارێ فێری کە خۆی چۆن بیرەکاتەوە دکتۆر هاوڕێکمان 99 هێناچوو بۆ توبعام هەر لەکەڕ یەکەم ڕۆژی محازەڕا کە مردوویەکیان پیشان داوی ترها یەکسەر بوورایەوە برای ئەم کەسە بەڕێزە مردوو شۆرە 50 نێنە لە سەف 6 هەر نازام ئاخری چۆن ناجح بوو هەر لە پێش چاوی مردووی وهای بۆ دێنن مەسەن لە حادیسە شتیوە کە خەڵکیەکە ناوێرە بیشوە ئەوی لاقی بە جۆری کەسێتیەوە هەیە ئەمە یەک دکتۆر باسی با بڵین هەرێکە و توانایەکی هەیە ئەکرا ئەو بچێت بۆ توبعام سەرکەوتوتر بێ لەمە لەبەرەوە توانە زیاتر توبعامەکە بووە بە مهندیس یان محامی سەرکەوتوتر بەتاکید ئینجا ئەڵێ لەوانەیە تۆ لاعیبێکی یاریزانێکی تێنیسی زۆر باش بی بەڵام ئایا هەتاوەکو ئێستا تێنست تاقی کردوتەوە احتیمالی هەیە تۆ شاعرێکی زۆر بەناوبانگ دەرچی بەڵام هەتاوەکو ئێستا بیریت لەوە کردوتەوە وەرەقە و قەڵەمێک بێنی دوو شعر بنووسی کەواتە هەمومان توانایەکمان تایە ئافرین بۆ ئەو کەسەی کە ئەیدۆزێتەوە و ئافرین بۆ ئەو مامۆستایی بۆ ئەو لایەنە پەروەردەیەوە توانی کەشفیکەی ئەو مناڵەتی ئافرین بۆ ئەو مامۆستایە ئەو سەرپەرشتیاریکەوە لە تەمەنێکی زووەوە ئەو تەشخی ئەو توانایە تەشخیسەکە بە دایک و باوکێڵ ئەم کوڕێەوە بۆ ئەمە زۆر زیرەکە ئەو میکانوێ دەمەدە زۆر شتی جوان دروستەکە یەکێکیان لە بابەتی من یەک نمونە بۆ بێن وەگەر ئیجازەم بیت مامۆستایەکی ابتیدایی لە پۆلی 1 و 2 ابتیداییە بێ بۆ مناڵەکە ئەنووسێ لەسەر وایت بۆردەکە لە بنووسن و کاتە تەختە ڕەش بوو یاک زائیدەن 2 زائیدەن 3 زائیدەن 4 زائیدەن 5 زائیدەن 6 زائیدەن 7 زائیدەن 8 زائیدەن 9 زائیدەن 10 چەندەکە هەر ئاوڕێیاتەوە مناڵی دەستی بەرز کردوێتەوە ئەڵێ مامۆستا 55 مامۆستاکە سەریە سۆرمێڵە ڕۆڵە چۆن زانی بۆ مامۆستاکە سەری سۆرمار مامۆستای بیرکاریە پسپۆڕە ئەو چۆنی حساب کردووە هەر طریقەی بیرکردنەوەکە 1 و 2 3 3 3 6 6 4 10 5 15 15 6 21 22 28 36 9 45 45 55 یعنی کاتێوێ نیو دقیقێ بەس ئەو تەلەبەی وتی مامۆستا من وا حسابم نەکردووە ئەم سەر و ئەو سەر 1 و 10 11 2 9 11 3 8 11 5 6 11 4 11 5 11 وتی وڵا کۆمپیوتەری لا کۆمپیوتەر لەسەرەوەیە بەتاکید تو بۆ لای مدیرەکە وتی ئەم مناڵە زۆر زیرەکە لەم زیرەکترە تێستیان بۆ کرد چیان بۆ کە سەیریان کردمە لە ڕاضیاتە عالمە وتیان دەرسی جوغرافیا و مێژ و لەغۆی ڕۆڵانی لابن هەمویان بۆ کرد بۆ ڕاضە ئەزان چی دەرچوو گاوس گەورەترین عالمی ڕاضیات ئێمە سەدان گاوسمان هەیە بەس ئەگەر وا بکەم مامۆستاکە پێڵە چەنە بازە ناڵی شەکە تەریقێکاتەوە ئەی کوژێت دەریەکات ئەمە کێشەکان نە مامۆستامان هەیە و مامۆستا لە پرۆگراممان لە دەمی مامۆستا بدەیتەوە لە بابەتی عەلم دەرتەکار دەرەوەی پۆلەکە وەڵی ینی قوتابی مەوێ بوێرە بە مامۆستاکەی بڵێ ئەم ڕستەی خوێنتەوە غەڵەتە قیەمێکی غەڵەتەکەی زەرعمان کردووە کە گەورە قسەیەکی نابێ مناڵبچوو بەتاکید یان لەسەر سفرە پێکەوە قسەمەکەن بەتاکید دکتۆر ئەزانی چۆنە 20 ساعتیکە بەم پۆدکاستە بدەین ئەستن باسی 100 یەکی ئەو بابەتە خەلەلانی کە هەمانە نەمان کردووە هیوادارین چارەسەرێک لە قسەکانی دکتۆر دۆزرابێتەوە دوای قسە بۆ گەنجێکی
18 ساڵی کەم ڕەوشت چۆن ئەتوانی هانم بدەی ئەو کەم ڕەوشتێم بگۆڕم بۆ ڕەوشتێکی نۆرمال من کەسێکی کەم ڕەوشت تەمەنێکی گەنجم بەڵام یەکنام بۆ هێناوە سەیری ئەم پۆدکاستە بکەم دکتۆر کەریم هاتووە مۆبایلەکەمان داوەتە دەستی تۆ چیت بۆ هەیە بۆ گەنجە والله من یەکەم شت بۆ بە هەموو کەسێ ئەڵێم بیر لەو ڕۆژە بکەرم دنیای بەجێ ئەڵێ هەمومانە ڕۆین جوانە ئایا کە ئەڕۆی ئاوا خەڵک تۆی هەڵگرتووە چی ئەڵێ ئەلحەمدولillah لە کۆڵمان بۆ لەوە لا ترچیان بەداخەڵەکانمان یا بەداخۆ و فرمێسکی بۆ ڕێژن و دوعای خێرێ بۆکەن من زۆر ئیمانم بەوە هەیە ئەگەر ئیمانی ئینسان هەبوو زۆر مهمە جانبی دینی خوارد مسلمان نییە مەسیحی نییە هندۆسێک بێ کاکەیە بێ ئێزیدیە بێ بەس جانبی ڕۆحەکەی بەقوت بێ لە زۆر شت دوورە بێ من هیوادارم جانبی ڕۆحەکان یعنی خوای گەورەی یەکەم شت کە پرسیارمان لێکە ئەڵێ عومرەی یامی تێ لە چی سەرف دەبا ئەو گەنجە کە ئێستا 20 ساڵە باوەکو امتحان خۆی حاضر کە ئەگەر ئیمانی هەیە و زیندوو بوونەوە هەیە بۆی بڵێ نەڵێ لە PUBG و نەڵێ لە شتی سەخیفا سەرفم کردووە بڵێ بەمە سەرفم کردووە بۆ ئەوی نمرەی لەسەر بێنین پرسیارە لێکەن ئەو پارەی و چۆن دەستکەوت و چۆن سەرفێ کرد دەبا بە حەڵاڵی شتەکان بکەین با ئیشێکەین بە جددی بیکەین با پارەکە حەڵاڵکەین ئەڵێ ئەو جەستەیی یامی تێ چۆنە سەرف کرد دەبا نەچین لە شتی خراپە بە مەشروب و بە جگەرە و بە نێرگەلە ناوسکی خۆمان ڕەشکەینەوە ئەو جسمە ڕێزی بگرین ئەو خزمەتی بکەین با وەرزش بکەین ئەمە بکەین ئەو عیلمەی کە وەرێگرتووە لە چیا بەکارهێناوە چی ئیسفادە و لێ کردووە دەبا و عیلمە ئێمە کۆمەلگای کوردی کاکە نە دەوڵەتمان هەیە نە هەتا ئێستا هەموو خەڵک پەلامارمانە هەموو خەڵک ئەوەتە بە درۆنێکەوەیە لە کەلارە لە کوێ لە هەولێر لە سلێمانی ساڕوق لێمانین لە ناومانە بن ئەوە بەچیە بە عیلمەکەیە ئەبێ بە دوای عیلم و زانست سابگەڕین هەتاوەکو زانست و عیلم لە کوردستانە ڕێزی نەگیرە و پێش نەکەوێ و حکوومەت ئەولەویەتی بۆ جێی زیاتر بۆ وەزارەتی پەروەردە دابین نەکات نە کۆمەڵ ئەخلاق و قیەمەکەی جارانمان نەمێنێ نە عیلمەکەشمان نەمێنێ هەر ژێر دەستە بین یعنی ناکرێ مناڵێکی تورک 7 ساڵە ئەم توانە عقلیانەی هەبێ من 11 ساڵە نەیزانێ من ئێستا لە ژێرەوەم ئەی دوای ئەوەی ئەم جی لە هات کە ئێمە باشتر پەروەردەکراین خوێندنێکی باشمانەوە ئەی ئەمە چیەکە هەر کورد لە ژێرەوە بێ ئەی دەبا ئەم گەنجە کووردە لە وڵاتەیە با بەجێی نەهێڵێ با هەوڵ با شوێندەستی خۆی بەجێ بێڵە با جۆری زیرێکەکەی خۆی بدۆزێتەوە ئەوش واسی پەروەردە بە یارمەتی با کەسانی حکومە یارمەتی بین تێسی بۆ بکەنیەوە یارمەتیان بن بزانن لە چ وارێکە زیرەکە کاکەی واری تەمسیلە من چەند عادل ئیمام و شارلی شاپن هەیە لە دنیای چی هەیە چەند زانای وەکو ئانیشتاین هەیە چەند ریاضی وەکو میسی هەمووی لە ناو کووردا هەیە بەخوا کەمتر نین لەوانە بەڵام ئێمە هەر تواناکان ئەکوژین دەرناکەوێت هەیە لاعبی یاری تۆ پێ هەیە لەو دارەتووی خۆمان 100 کریستیانۆێنێ بەڵام کەس گرنگی پێ نەدا بەداخەوە ئەگەر مردی یەک پرسیار خۆی ئەگەریتیانی هەرەمرین ئەگەر مردی با بڵێن ئەگەر مردی یەک پرسیار بە نەمانی تۆ چی لە ناو خانەوادەکەت و دەوروبەرەکەت ڕۆدا ئەم سیارە پێش مردنت جوابی بدەوە کە دوای مردنشت هەمان وەڵامت دەبێت ئەگەر لە ئێستاوە کاریگەری لە سەرژانی خۆ دروست نەکەی گۆڕانکاریەکی دەرەجەیەک و تەواو 100% پلە لە ژیانی خۆت دروست نەکەی خۆت ڕۆیشتی منداڵەکەت برایەکەت خزم و کەسەکەت با هەرچێ پەنجەیەکی پەروەردەی پێوە بێ بڵێن باپیرم بە ڕەحمەت بێ وایەوت خۆمە باپیرمان جوولێن یە مردووە بەڵام قسەکەی هەرماوە با کاریگەریەکە هەبی لەسەر کۆمەڵگایەکەت لەسەر خودی خۆت وە چواردەورەکەی خۆت ئەگەر بۆنی ناخۆش ئەگەر بۆنت خۆش نییە بۆ دەوروبەرەکەت با هەرگیز نەبێ بۆنت ناخۆش نەبێ وڵای یەکەم شت ئەگەریتیانی هەمومان نەمرین بە مردنی من و سەدانی وەکو من هیچ لە دنیا ناگۆڕێت چکە هەتا ئێستا 84 ملیار بەشەر مردووە ینی لە ژیان ناگۆڕێ بەڵام فەرقی هەیە مەسەلەن تۆ بۆ نمونە من ێستا 26 کتێبم نووسیوە هەمووی پەروەردە و خێزان و دەرونی و کۆمەڵایەتیە ینی ئەگەر یەک شتیش بیکا بە 27 و 28 ینی دوای ئێمە جیلی چێ بە عەلەقەل ئیسفادەی لێ کات من مناڵی خۆم پەروەردە کردوڵم باوکە جان هەرچی حرامە لێ نزیک مەبەرەوانێ چونکە حدی هەزاری حرام دەی حەڵاڵی جەبا لەگەڵ خۆیان ئەمە یەک دووەم ماڵی دنیا هەموو شتێ نایەنێت چکە بە بەڕووتیین و بەڕووتی ئەڕۆی نەوانیان بەگیریان دەست پێکەین و بەگیریان کۆتاییمانە ژیانەوە ناهێنێ بەس لەو بینە لە بینی ئەو دوو گریانە لە بینی ئەو دوو لەحزەی لەدایک بوون و اینا ژیانێک بژی کەشایەنی ئەوە بێ خەڵک لە دوای ڕێز ئێستا پیرەمێر ناوی هەیە ئانیشتاین ناوی بەڵام ملیارات خەڵکە بۆ ملیاردێر بۆ کەس ناوی ناهێنێ ینی موهیمەوەی مرۆڤ دوای خۆی شوێن پەنجەی بەجێ بێڵێ لە کۆمەلگاکەی من هەوای ئێرە هەڵەمژم لە بەرووبوومی ئەم وڵاتە ئاخۆم لە سێبەری ئەم وڵاتە ئاژیم ئەبێ شتێن نمەک حرام نەبم شتێ دوای خۆم بۆ کۆمەلگاکەم بەجێ بێڵێ ئەبێ هەموو ئینسانێکە وڵبا شتێ دوای خۆی بەجێ بێڵە ئیتر ناویش لەو بابەتەیە زۆر گرینگە ئەگەر بەهانی دکتۆر ببوورە ئەمڕۆ هەموو قسەکانم بە ناخۆشی وەجناتەکەم ئەگەر پاسێک لە سلێمانی وەربگەڕێ دەکەسی تیابێ هەردەیان
وەفات بکەن یەکێک لەو دێ دکتۆر کەریم بێت ئیشاڵە قەشتوا ڕوونادە ئەڵێن پاسێک لە سلێمانی وەرگەڕا دەکەس وەفاتی کرد دکتۆر کەریمیشی تایە ئایا تۆ ئیش بۆ ژیانی خۆت کردووە بۆ ئەوەی تۆش ئەگەر لە پاسەکەی بووی هاوشانی دکتۆر کەریم ناوت بێ خواتان لەگەڵ سپاس بووی زۆر سپاس